عزیزان و خۆشەویستانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ساڵتان لێبێت. خۆشحاڵ و دڵخۆشم لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی گەشتی زریان دێمەوەلاتان. گەشتی زریان ئەم جارە و بەرەو گوندێکی تری کوردستان گەشت دەکات. ئەم جارە هاتووینەتە گوندی مالومەی دۆڵی جافایەتی. ئێوەش بینەری پرۆگرامی ئەم جارەی گەشتی زریان بن. گوندی مالومەی دۆڵی جافایەتی لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی گاپیلۆن و قەزایی ماوەتە. لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی شاخاویە کە ڕووی لە شاخی ئاسنگەران و پیربایزە و پشتی شاخی ژیلوان و پاوانە. پێی دەوترێت شارباژێڕی تەخت. هاوینی فێنک و زستانی سارد و بەفراویە. سەرچاوی ئاوی کەمە و بەشێکی زۆری کانیاوەکانی لە هاویندا وشک دەبن. بۆیە پشتیان بە ئاوی بیر بەستووە. گوندی مالومە بە نزیکەی 220 ماڵە کە دانیشتوانەکەی بە چەند پیشەیەکەوە سەرقاڵن وەک ئاژەڵداری و کشت و کاڵ. بەڵێ عزیزان هاتینە گوندی مالومە، ئەو گوندەی کە پێشتر باسم کرد لە ماڵی کاک عەلین. کاک عەلی کە کەسایەتێکی دیاری ناو گوندەکەیە. هاتوینەتە ماڵی کاک عەلی و لێرە کەمێک پشوماندا پاشان گفتوگۆ لەگەڵ کاک عەلیەکەین ئەسەبارەت بە مێژووی گوندەکە، ئەسەبارەت بە ئەو چیرۆکانی لە ناو گوندەکەدا هەیە. بینەری پرۆگرامەکە بن. کاک عەلی سڵاوی لێبێ، زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانداری ئێمەتان کرد. سپاس بۆیەوەش کە هاتوون و عەزێتان کێشاوە بۆ گوندەکەمان بە خێراتنی ستافی کەناڵی سلێمانی یەکەم لە جەنابیشت بەخێر بن، خۆشحاڵم بەخێر بن سەرچاو. زۆر سپاس. ئەمڕۆ بینە ئەرگ بۆتان بەڕاستی، بەڵام ئیتر پرۆگرامەکە ئێمە بەم جۆرێ هەر جارێک دەچینە گوندێک و ئەرەکە دەخینە سەر ماڵێک لە گوندەکە. بەهارکی نازانی. خۆشحاڵین بە هاتنتان بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە. جێگای ڕەزامەندی ئێوەش و بینەرانیش بێ و کەسانی کە بینن. ئینشاءڵڵا بەدڵنیاییەوە وایە سروشت و دیمەنی گوندەکانی کوردستان ئەوەندە جوانەکە تەسەوڕەکەم هەر بینەرێک پێی خۆش بێت بیبینێت و زانیاری لەبارەیەوە بزانێت. کاک عەلی کۆمەڵێک پرسیارم هەیە و دەمێت پرسیارەکانم ئاراستی بەڕێستان بکەم. گوندی مالومە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کەی؟ وەڵی ئەوەی یانی تاریخی تەواو بزەبن نازان بەس کۆنە شوێن و شوێنەواری زۆری هەیە کە دیارە ئەم گوندە قەدیمە زۆر تەمەنێکی زۆری هەیە. بە نزیکەیی ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵ؟ لە 100 ساڵ تێپەڕ ئەکات؟ زیاترە زیاترە؟ زۆر باشە. گوندی مالومە گوندێکی ماشەڵڵا قەرەباڵغا، دانیشتوانێکی زۆری هەیە. پێم وابێ لە نزیکەی 220 ماڵێکە بێوەنیە؟ بەڵێ وای. کاک عەلی گوندی مالومە بەچیدا تێپەڕیوە؟
وڵا قۆناغەکانمان زۆر بینیوە زۆر ینی هینی تاسیراتی زۆرمان لەسەر بۆ بەهۆیەوە شۆڕشەکان لێرە هەموو هینەکانیان لێرەوە دەست پێ کردووە لە سەرەتای شۆڕچی ئەیلولی مەزنەوە کە بارگای مەکتەبی سیاسی لەم گوندەی ئێمە بۆ شکەوتێکە لەو دیۆیە تر لەو کاتەوە ئەنجا دێتە سەردەمی هەشتاکان ئەوە هەر شوێنێکی تەواوی استراتیزی شۆڕشەکان بووە دواوە چەند جارێک قەسبی تایارەمان لەسەر بووە ئەوە بوو ساڵی 1960 وەکو لە بیرم بێوە ئازانمەوە کاتە بوو جارە قەسب کراوە لە 1970 جارێکە قەسب کراوین بە هەر بە تایارە دوایەوە لە 1970 گوندەکەمان هەمووی خاپور کراوە لەگەڵ زەویە ئێمە هاتوینەوە سەر عەرزی ساکار و ئەو توانە ماون کە ئەیان بینین ێستانی ناوەکەی کە هەمووی تەخت بوو وەکو ئەوەی کە ئەیبینی جارێکە دروست کراوەتەوە جارێکە لە نەوەتەکانە سەر لە نوێ دوای ڕاپەڕین ئاوادانمان کردوێتەوە ئێستاش لەخوا بە زیاد بێ ئەوە نە خەڵکەی تایە و خەڵکێکی گونجاو لەگەڵ یەکترە و ئیتر شکل لە چاو بازە شوێنە کێشەمان نییە لەگەڵ یەکترە لەخوا بەزیارە قەناعەتمان کردووە بەو شتێک کە هەمانەوەی تر لەگەڵ یار ڕاستە گوندی مالومە لەگەڵەوەی کە چەندین جار تووشی با بڵێن ئەو ئازارانە بۆتەوە کە لە ڕژێمەکانی کۆندا بەسەری هاتووە ماشەڵڵا گوندێکە کە خەڵکەکەی نیان هێشتووە با بڵێن چۆڵ بێت ئاوادانیان کردوەوە جار بەجار کەسەش دەبینم گوندێکی ماشەڵڵا لە ناو یەکدا خۆین ئەمە بۆی خەڵکەکەیەوەیەوە نیە بەتاکید لەخوا بە زیابێمە ینی گوندی مالومە خەڵکێکین ئەگە بڵین سەرچاوەکانمان زۆر لێک دوور نییە هەمووی لە یەک پشتەوە هاتووین جیاوازیەکی کەممان هەیە لەخوا بە زیابێ ئیتر خەڵکیش لەبەرەوە کە کاتی خۆی لێرە ژیاوە ئێستاش حەزەکە زیاتر لێرە بێ و لە هەموو گوندەکانی شار باژێرەوە دۆڵی جافایەتیش گوندی وا ئاوەدان نییە لە ماشەڵڵا ئاوەدانە ئیتر قەناعەتی خۆمان وایە ڕاستە کاک عەلی لە دوای ئەوەی کە با بڵێن ئەم گوندە تووشی ڕووخان و سووتان و قەسف و ئەو بابەتانی کە لە ڕژێمی بەعزدا هەبوو تووشی ئەمانە بوو نەتەوانێ خۆڕاگری خەڵکەکەی چۆن بووە حتا بڵێ خۆڕاگر تا ئێستاشی لەگەڵ هەموو زروف و سەردەمەکانە گونجاوی هاتووینە تا ئێستای ناومان خۆتان هەر لە مناڵیەوە لەم گوندەیە بوون وانە من بە تایکی تۆزە دابڕانی تیا بچوونە سلێمانی لە هەشتاکان چوینە سلێمانی لێرە لەدایک بووی لێرە لەدایک بووم باڵە دوایەوە کە فیرار بووم هەر لە هەشتاکانە گەڕامەوەی تر تامە هەشتاوەشت هەر لێرە بووین دوای هەشتاوەشەوە بوو دیەکان هەمووی تەواوین بوون ڕۆیشتینەوە ناو شارەکان دوایەوەتەکان هاتوینەوە سەر لە نوێ لە بەردی یەکەمەوە دەستمان باوادانکردنەوەی گوندەکەمان کردو و لەخوا بە زیادکەی بینی ئێستا لەخوا ژیانێکی گۆڕانکاری تەواو دیارە ڕاستە بەس کاک عەلی دیقەتم ما زۆرینەی ئەو خانوانەی کە لێرە هەن هێشتا سروشتە جوان و کۆنەکەی خۆیان لەدەست نەداوە ینی هێشتا کە کاتێک سەردانی گوندی مالوماکەی هەستەکەی کە بە تەواوەتی گوندێکی کولتوری و گوندێکە کە بۆ ڕەسەنایەتی خۆی ماوەتەوە هۆکاری ئەمە چییە؟ وڵای یعنی ئێمە ینی بەحقیقەت حەزەکەین ئەو شتانەی کە بۆ مێژوو دیار بن مێژوو شتەکانی وەکو جوانی نیشانەدا و شتانێک کە هێشتومانەوە ئێمە ئەبێ ئەو شتانەی کە ڕابردوو تیای ژیاوین و مەرحەلەیەکمان تیا تێپەڕانوە ینی بە هەند وەریان بگرین و بیانێڵینەوە وەک شتێکی سمبڵێک وەکو کەلتورێک وەکو هینێ بۆ خۆمان کە وەکو مێژوو بمێنەوە لە بەرچاومان پێمان جوانە بەحقیقەت من ئێستاوە کەنەوە تو حەوت دروستم کردووە زۆر جارێ خەڵک گەڵێ و عەزێت و عەزابە ساڵانە ئەبێ خزمەتی کەی دای پۆشی هینی کەیتەوە بەحقیقەت هەر چەنە ئەرک بێ چێک بێ دڵم نایەتێکی دەم پێم جوانترە لەوە کە ئێستا ئەمە بەڵێ ئێستا ژیان پێشکەوتووە ڕاستە بەدڵنیایی تۆزە گۆڕانکاریەکمان لەمەیە هەیە بەڵام هەر حەزم لەوەی زیاتر پێمان خۆش گوندی مالومە خاوەنی شوێنەواری دێرینەوە نیە؟ هەمانە بەڵ وەکو چی و چی؟ وڵی ینی یەکبوو ئەم سەرکەیلانەوەتە بەرامبەرمان بەو بەرەو مەشهورە پێڵە سەرکەیلان و شوێنەکانیشی دیارە ئەنجا ئەشکەوت و شتەیە بەڵە ئەشکەوتمان ئەشکەوتەکە ناوی چیە؟ ئەشکەوتی مامڵەسەنە هەیە
پیر بابەکرە هەیە مامڵە سەنە یعنی چی کاڵی وڵی ئەویان نازانم وچی وای پێ ئەڵێن وڵی تر نازانم زمانێکی تورکیەوە وا بزانم تەسەور ئەەکەم وایە بڵێ ئەشکەوتی بە حەواوە هەیە ئەوانەمانە زۆر باشە چیرۆکێک نییە لە لای تۆ کە بە درێژایی تەمەنت لەبیرت نەچوو بێتەوە لێرە لە مالومە بەسەرتات بێ وڵا چیرۆک زۆرن بەس ئیتر کاتێک ئێمە لە هەفتاکانە باوکم پێشمەرگە بوو جێی شاد ئەو لەو بەرەوە بوو جەماعەتی پێشمەرگەی تریشمانە بوون کاک فەقی حەسەن خوافیان شەید خاڵازە و کاک محەممەد ئیمام قایار و حاجی علی ئێستا شکر ماوە لە تەمانە کا حەمە ڕەشید نەماوە خوافیکە کا حەمید و کاک بیسوانەوانە نەماون کاک تایروان ماون لەخوا بەزیابێ ئەوانە کۆمەڵە پێشمەرگە بوون ینی جێی شاد بەیانەکەی زوو من یارمەتی دایکمەدا بەڕاستی تم بە چم تەماشایەکی ناومە ڕشتەکە بکەم لەو خوارەوە کە چووم تەماشام کرد شوێنی شوانەکە کەسی لێنەوە کە ئەوەم بینی هاتم جادەیەکی خۆڵ هەبوو حکومت دروستی کرد بوو بۆی جێش لەو دوودیەکەەوە بم پشتی هاڕۆبی جێشەکە بە ناودیانەیە و زۆر نەیەنیکانی کەش بنەبێت کە تەماشام کرد شوێن پۆستاڵی عەسکەری دێبوو هاتمەوە بۆ ماڵەوتم دایکە باوکم لەکوێوتی وەڵارۆڵە لەو ناوڕەزانەی عارب سوار لەوێن لەگەڵ کافاقە و جەماعەت وەڵای ترەوە بوو منیش کە بیرم کردەوە چۆنایی بزانم زانیاریەک بە باوکم یا بۆ خەڵکانە بەم کاک فەقی حەسەن خوافی کاماڵیان ئەلەمێ بوو تەر ناخوارمان حەسەن هاتم بۆ لای ئەوتم بزام لە ماڵەوە کە تەماشام کرد لە ماڵەوتم کاک فەقی جێی شاتووە لەکوێ وتم هەموو چواردەوری دێگرتووە تی تفەنگەکەم پێێنە ماڵەوتم تفەنگی دەرکەی دەرناچی لەگەڵ تفەنگی نەبێ بە شێوەیەکی مەدەنی هاتوێنە بخۆ ئەوە بوو خوافیکە خوافیان کارەکەمیان ئەوە بچوو ئەو بەر منیش یەکسەر ماڵی ئەم خاڵە چۆخان باوکی کاکسەدار جەنجەر جێرەی جاو هینیانە بوو گەرم و ئەو شتانە لەکانی پەڵک خەریکی جاجێرەکردن بوو هەسام لەگەڵ کوڕێکی براوتم ئێمە لەوانەیە شمولی گرتم کەینە بە جێشەکە خەڵک باڵ ڕۆیشین چوینە ئەوێ و تەقە دەست پێ کرد پێشبینەوە نەگەشت ئیترەوە بوو ینی کاتێکی ناخۆش زۆر کارە ساتێکی قرس بوو بۆ ئێمە هەم لە ژیانی خۆمان هەم خەمی باوکمان بوو لەگەڵ و کوڕی برامەم و ینی ئەو کەسانش کە لێ مخوافیانکە نەماونەر کاک محەممەد بوو کاسمانی برام ماون سیانی کە بوون ئەو سێ نەماوە خوافیانکە مام عومەر و محەممەدی مام ناسر و کاک شەید جەمالی محەممەدی مام ناسر ئەوانە نەماوە ئیتر لەگەڵ مردوێ منە یعنی ئەوە قەت لەبیرم ناچێت زۆر قرس بوو بۆ من هەتا دوو ڕۆژ دواوە نەمازانی ئەنجا دوایی زانیمان کوتیان باو کرد بریندارە ئیتر هاوکان لەگەڵەوە دایکشم بە سێ مناڵەوە گیرا بوو بردبیانن بە تایارە حتا بەرەو کوێیان بردبوون لێرەوە بربیان تا سەری دابان لەوێ بە تایارە بربیانن بۆ سلێمانی لە سلێمانیشەوە نردیان بۆ سەماوە حەومان لەوێ سجن بوون ینی دایک تو سێ مناڵ خوافیان کا دوو براکەم مردونیەوە خۆشە خۆ مناڵتریش بوون یەکیان مالی هەفتا بوو یەکیان مالی هەفتا سێەوە یەکیان کارەساتی سارە و دڵتەزێن تریشان ئیترەمان حەومانگ هەواڵیان هەبوو دوای حەومانگ بەر بوو شێت شێرکۆی شیعەلی خوافیکە کۆمەڵێ مهندیسی ئەو ئاوەی دوکانی لای کۆتەڵی سوداش گرت یەکەم تالیبی لەوە کە وە بدات بۆ لای وتی کە سوکاری ئەو پێشمەرگە و سیاسیانەمان هەموو یەکتی جیاوازی چی ئەڵێ بەد دەکەین کتی جیاوازی نیە بێ هیچ شتێکە بێ هەمووی بەر ببێ ئەوەی گیرا بێ لەسەر قەزەی سیاسی ئەوە هەمووی بەربوون ئەم کاتەی لە هەموو کاتێک خۆشتر بێ سەڵا خۆشتر بەڕاستی ڕووداوێکی ناخۆش بەقەدەوە قەت لە بیرم ناچ ڕاستە بە دڵنیایی تۆ باوکت برینار بێ و دایک ماسات خوشکێکت ببرێنیانی بگیرن بەڕاستی و کارە ساتانی کە بەسەرگەلی کورت هاتۆ جۆرە کارە ساتێک بوون کە باسکردنیان قورسە نەخواستەوەی کە لە ناویا ژیابی بەداخەوە بەو هیوایی کە هەمیشە و ئەو تەمەنەی کە هەمانەی تر لە ژیانە دووچاری ناخۆشیکی لەبارە نەبینەوە ئامین بەڵام من هیوادارم ئەم حیزب و لایەنە سیاسیانە بە هەموویانەوە یەک عیلمانی و ئیسلامی هیوادارم ئەو تاڵی سوێرانەی و خەڵکیان لە بەرچاو بێکە ئێمە بە قۆناغێکی زۆر سەحمەتە گەچینەم کاتە تێکی نەدەنەوە لەبەر بەرژەوەنی شخصی خۆیان و
سیاست و بەرژەوەنیە گشتیەکانی خوان خۆ خەڵکەکە نەکەن بە قوربانی خۆ من هیوادارم و داواشیان لە یەکەم بەڕاستی داوایان لە یەکەم لە هەموویان بێ جیاکاری ئەوەی کە باری قورستر بێ باری قورسترە لەو قسەی منە بێگومان هەر تاکێکی خەڵکی کوردستان ئەو داواکاری هەیە زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکعلی خۆشحاڵم کە هاتوون بەخێر بێن هەر ئاوادان ئاوادان بە گوندەکەتان نعفو ئێوە گەورەیتانوان و زۆر زۆر سپاسانەکەی کاتێکی خۆش بۆ ئێوە زۆر زۆر سپاس لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک بێ بۆ لای دڵدار بۆجی جوان بەچرپە و دەم پێکەنین و بەلەنجە قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوورپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوورپەی مەستانە کاک سەردار سڵاوت لێبێت زۆر زۆر سپاس ئەمڕۆ هاتوونەتە گوندی مالومە دەمەوێت زانیاریە ئیداریەکان بە تایبەت لە بەڕێستان وەربگرم ئەم گوندە لە ڕووی ئیداری وسەر بەکوێیە یاخوا بەخێر بێن سەرچاو گوندی مالومە دۆڵی جافایەتی یەکەم گوندی دۆڵی جافایەتیە لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی گاپیڵۆن قەزای ماوەت بەڵێ باشە کاک سەردار ئەم گوندە پێم وابێ باسی ئەوە کراکە کۆتا گوندی شارباژێڕەوەیە بەڵێ کۆتا گوندی شارباژێڕە ئیتر لێرە بەو دواوە یاخسەمر و هەڵەدن و گوێزیلێ و سەر بە ناحیەی سوورداشن زۆر باشە چەند ماڵ لەناو ئەم گوندەیە هەیە وەڵڵاهی بە تەقریبی 210 بۆ 20 ماڵ ئەوەنەی تایە بەڵێ کەواتە گەل لە ڕێی با بڵێن لە ڕووی ژماری دانیشتوانەوە تاکەوە سەیری بکەی ماشەڵا زۆرە مەڵە ماشەڵە ئاوادانە و زۆریشە ماشەڵا لەخوا بەزیادە خەڵکی گوند ماشەڵا مناڵیان زۆرە خێزانەکان پتەوترن تا خەڵکی شار ئەی بێگومان خێزانی لادێ هەمیشە گەورەترە لە خێزانی شار چکە لە لادێ ئیش و کاری و دەرەوە هەیە و مەڕووماڵات هەیەوانە زیاتر باوەڕیان بۆیە کە خێزان گەورەتر بێ گەورەتر بێ خۆت باوەڕ بۆ هەیە بەڵێ بێگومان خۆشم خۆم لە شار دانیشم بەڵام خۆشم خێزانەکەم الحەمدوللا گەورەیە لەخوا بەزیادە ئەم گوندە لە ڕووی ئیداریەوە تا چەند توانیوێتی سوود وەربگرێ لە خزمەت گوزاریەکان واللهی ناڵی نیشمان بۆ نەکراوە شت کراوە الحەمدوللا جادێ قیر کراوە مەلعەبی تایە قوتابخانەی تایە خەسخانەی تایە بەڵام کەم و کورتیشمانەیە کۆڵانەکانمان زۆر وێران کۆڵانەکانمان تەسکن پرۆژەی ئاوەڕۆ و ئەوەمان نییە پرۆژەی ئاویشمان بۆ کراوە الحەمدوللا تقریبا شتەکان کراون بەس لە جێی تموعی ئێمەیانە چکە مالومە لانکەی شۆڕش و بەرخودانی شۆڕشە یەک لە دوایەکانی کوردستانە زۆر باشە دوایی ئینە سەر بابەتی شۆڕش و خەباتی کورد لەم گوندە بەڵام ئەمێ ئێستا ئەوە بپرسم ئەوەی کە هاتمە ئێرە بیستم ئەم گوندە جگەلەوەی قوتابخانەی تێدایە قوتابخانەی تا شەشی بنەڕەتی تێدایە خاوەنی کتێبخانەیە خاوەنی مەلعەبە خاوەنی ئەو شتانەیە کە بەڕاستی پێویستین بۆ گەنجەکانی ئێرە بۆ قوتابیەکانی ئێرە ئەمە جێی دڵخۆشیە بەڕاستی پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی وڵا مەلعەبمان هەیە کتێبخانەشمان هەیە و قوتابخانەشمان هەیە لێ یەکی بنەڕەتی تا دوانزەی ئامادەی هەمانە بەڵام ئەوە لەڕێ وەگوتمان لە ڕێی قوتابخانەکان و کێشەمان نییە بەڵام لە ڕێگەی ئاوەڕۆ و کۆڵانەکان ئەوە داواکاریەکەیمانە زیاتر تقریبا ئەوانە باشن کاک سەردار قوتابخانەکە ئێرە لە ساڵی چەند دروست کراوەیان چۆن دروست کراوە لە ساڵی 1969 باوکم بەڕەحمەتی چوخارەسوڵی مالومە لە سەردەمی شۆڕشی ئەیلولە مامۆستا عەزیز ژاژڵەیی کە مامۆسای شۆڕش بووە هێناوێتی دیوەخانەکەی خۆشمان دیوەخانەکەی خۆی کردو بە قوتابخانە و لەسەر تەنەکە جێگەی خوێندنی بۆ کردوونەتەوە هەردوای ئەوەش لەگەر لە دوای ڕێکەوتنی 11 ئازار
شۆڕشی کورد و حکوومەتی عراقی کاتێک سەیدا ساڵح یوسفی من ڕەحمەت بێ ئەبێتە وەزیری نەوتی عراق باوک مەچێتە بەغا بۆ خزمەت سەیدا ساڵح یوسفی بڕیاریکردنەوەی گەورەترین مەکتەب و خەسخانە لە گوندی مالومە ئەکرێ هەر جێبەجێ ئەکرێ و لە دوای نسکۆی شۆڕش خەسخانە و مەکتەبەکە تەوا بێ ئەو خەسخانەکە لەو بەرە ماوە بەڵام مەکتەبەکە باز لە کاتی ئەنفالە تەختی عەرزەکەی کرد. دواتر قوتابخانەی کتە دروستکراوەتەوە؟ بەڵێ ئێستا قوتابخانەیش تازە دروستکراوەتەوە لە دوای ئاوادانکردنەوەی گوندەکەمان. نازانی تقریبان چەند قوتابی هەیە؟ ناوەڵای بەتاقەوە لە مامۆساکان پرسین لە مامۆساکان پرسین ئینشاءڵڵا زۆر باشە. کاک سەردار باست لەوە کرد کە ئێرە لانکەی شۆڕش و خەباتی گەلی کوردستان بووە بەسێکیەوەشم بۆ بکە. ئەوەی لە کوردایەتیە ڕۆژێک پێگەی هەبوو بێ بێگومان بەم چوارڕیانە مالومە کراوە بووە هەم لە ڕێگەی چۆخما هەم لە ڕێگەی سەرگەڵ و بەرگەڵ هەم لە ڕێگەی گاپیڵۆن لە هەموو ڕێگەوە هاتوونە سەری جەنەڕاڵ بارزانی ڕەحمەتی هاتوۆتە ئێرە دوو جار هەردوو جارەکەش لە ماڵی باوکی ئێمە ماڵی چوارڕەسوڵی مالوماوەتەوە حتا مام جەلال حتا دکتۆر فواد معسووم هەموو قیادەی کوردی لێرە بوو بە هەموو ئەحزابەکانەوە لە ساڵی 61 بنکەی ئەشکەوتی بنکە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ساڵی 61 هەر لێرە بوو لە مالومە بووە. زۆر باشە. کاک سەردار کتێبخانەکە چۆنە ینی دەچنە باڵین خەڵکی گوندەکە ئەچنە کتێبخانەکە بۆ ئەکید بێگومان من خۆم تا ئێستا نەچووم بەڵام ئەکید بێگومان گەنجەکان ئەچن خوێنەوارەکان ئەچن الحەمدوللا ئێمەش خوێنەواری بەڵام کەمتر بۆمان ئەکرێت. باشە ئەکرێ بڵێن دوێنێ بە با بڵێن خەباتی شاخ و خەباتی گوندەکان جۆرێکی تر بوو بەرخۆدان بوو بەڵام ئێستا گەنجەکان لە گوندەکانیش قەڵەم بووە بە بەشێک لە خەباتیان. الحەمدوللا جاران لە زمانی ڕابردووە گوندەکەی ئێمە هەمووی 15 خوێنەواری تیانە بووە بەڵام ئێستا الحەمدوللا چەنە پزیشکمانەیە محامی و پارێزەرمان هەیە خەڵکی ئەکادیمی و خەڵکی مهندیس و چەنا خەڵکی پێشکەوتومانێ الحەمدوللا الحەمدوللا وجێی دڵخۆشیە بەڕاستی سوپاس بۆ خوا بێگومان. گوندەکە بەچیوە سەرقاڵن تا پیشەی سەرەکیان چییە؟ وەڵای گوندەکەی ئێمە زیاتر ماڵاتداری و ڕەز و باخ و ئەو شتانەیە. ئاژەڵداریان هەیە بەڵێ بەس ینی پیشەی سەرەکی نییە ڕەنگ بێ بۆ هەنێک سەرەکیە بەڵام بۆ هەمووی نا بۆ هەمووی نا بەخێوکردنی پەلەوەر و ئەو بابەتانە تا چەند ئەوەی لە لادێە ئەوەی لە لادێە ئەکرێ لە هەموو لادەکان ناگرێت لە لادێگەی ئێمەش بێگومان ئەکرێ. زۆر باشە. دەخڵ و دان و ئەو ئیشانەی کە لە ناو گوندە تا چەند ئێستا بە هەرەوەزی ئەکرێ؟ وەڵاهی جا پێم وایە ئەمە جێگەی دڵخۆشی و شانازی شە و سوپاسگوزاری خواشین گوندەکەی ئێمە زۆر تەبایە الحەمدوللا پێمان شەگنایە تا ئێستا دوو کەس لەگەڵێکە دەنگی دابڕی بێ ئەگەر بوش بێ ڕۆژێک دوو ڕۆژ زیاتر نەبووە بۆ تەعەزیە و بۆ مەسەلەی ئیش و کار و هەرەوەزمان الحەمدوللا خەڵکی زۆر باشە. ئەرە وەڵا جاوایەکێکە لە نەریتە جوانەکانی گوند سپاس بۆ خوا ئەوە تا ئێستا بە تەبایی ماوەتۆ لێرە حتا نانی پرسەش لە مزگەوت کەسێک پرسێ کەسێک کۆچی دوایەکە هەموو ماڵەکان سینە خواردنی خوان بە تایبەتە بەن بۆ مزگەوت پێکەوە ینی ئەڵە شین و شایی دەستەوای لێرە شین و شایی پێکەوە ئەنجامەدە بێگومان سپاس بۆ خوا سپاس بۆ خوا هەر بمێنن دڵخۆشم بەوەی کە بەڕاستی دەچمە گوندێک لە گوندەکانی کوردستان بەم جۆرەیانی هەتا ئێستا ئەو سروشتە جوانە ئەو دابوونەریتە جوانە ئەو ئاداتە جوانیان لە دەست نەداوە هێشتا بەو کولتورە جوانەی کوردەواریەوە ژیان بەڕێ دەکەن بەڕاستی گوندی مالومەش گوندێکی زۆر جوان و سەوز و ماشەڵڵا با بڵێن قەرەباڵخە کە جێی دڵخۆشیە بەڕاستی بۆ گوندەکانی کوردستان. زۆر سوپاس کاتم گرتن سپاس بۆ تەواوی زانیاریەکانتان دەستەکانم خۆش بێ زۆر. رشمالی خیلان لناو چیلی گوران کیجا کرده چاه و بکده بولای دلدار بوجی جوان بچر پودم تکنین و بالنجا قرآن بهرو مردوشی دل پرلهی و اوین
جوانا ڕاوەستا دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕاوەستا دڵە خوڕپەی مەستانە کاک محەممەد سڵاوت لێبێت سڵاو لە جەنابیش بەخێراتنی کەناڵەکەتانەکە زۆر سوپاس ئێمە ئەمڕۆوەکو کەناڵی سلێمانی هاتیینە گوندی مالومە بۆی کە زانیاریەکان لەبارەی گوندەکەەوە بزانین و بۆ بینەرانی پەخش بکەین دەمەوێت زۆر سوپاس دەمەوێت سەبارەت بە گوندەکە هەندێک زانیاری وەربگرم کە بۆ نمونە قوتابخانەکە چەند قوتابی تێدایە قوتابخانەکە تا چەند با بڵێن پۆلەکانی تا چەندی تێدایە وڵا سەرەتا بە خێراتنتانەکەم بەخێر بن سەر چاو قوتابخانەکەمان تا پۆلی 12 تایە زۆر باشە ڕێژەی قوتابیەکان لەوانەیە 250 قوتابی بێ بە بنەڕەتی و ئامادەی زۆر چاکە خوانەی بڕێ کاک محەممەد گوندەکە لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی سەر بە ناحیەی گایپیڵۆنە قەزای چوارتاوایە کاتە نفوسی چوارتایەوەنیە قوربان نفوسمان ماوەتە باشە هەوڵتان نەداوە ماشەڵڵا گوندەکە قەرەباڵخە لە ڕووی دانیشتوانەوە زۆرە بیکەنە ناحیە وەڵی جا ناحیەوە تاتو دەگای پڵۆنێ 5 دقە ڕێگای لێمەوە باشە ئێرە قەرەباڵختر نییە لە ئێرە قەڵەباڵترە بەس بۆ خۆشمانە حەزمان لێنەوە بێت ئێرەوی ڕاستی باش لە زستاندا بۆ گەرمکەرەوە پشت بەچیە بەستە وەڵات زۆپایدار زۆر باشە جا زۆپایدار کامێکی تری چێژێکی تری ناژەبێ بە دزی دارەکان ببڕی پۆلیسی دارستان نایڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ بەیانی زوو سەعات 5 بەڕێکەوتین لەگەڵ ماڵ و مناڵ هاتین بۆ مالومە چین بۆ ڕەزی عارەبسوار نەخە ترێمان هەبوو لەوێ کۆمان کردەوە و کردمانە پلاسکۆوە پارچێکی تریشمانەیە لە دارە گەورەی پێڵین ئەوەشمان کردە پلاسکۆوە هێنامان بۆ ئێرە بە حکمەوەی کەم بوو ئەم ساڵ لێرە هینمان کرد جاران چوونە سەر شوێنی خۆمیش تایبەتی خۆی هەیە و شوێنی خۆی هەیە لەوێ دۆشاوەکەین بەڵام حکمەوەی کەم بوو ئەم جارە لێرە هێنامانە ماڵەوە ئێستا لێرە ئەوە کاکزانای کوشێ لەوێ ژەیکەینە مەنجەڵەوە دوای لەوێ هێنی لێرای پاڵەوی نێکەین ئێرە و لێرە کە کوڵا ئەبێ بە زنگا دوای لە زنگەکە داگرین و وشک ڕاگرێت تا هێواژە بێتەوە ئەی پاڵەوینە ناو مەنجەڵێکی ترەوە ئەنجا ئەویژە کوڵی هەتا وردەوە دە هێواشە بێتەوە بێ بە دۆشاوە دوای هەر ئەمەشتی کەشی لە دروست دەکرێ وەکو باسوق و
سزوق و ئەم شتانەی کەشی لە دروست دەکە بەڵام زیاتر ئێمە شتەکە کەمە هەرداواتی بەشی خواردنی خۆمان کەوا گەر بۆ دراوسەیە بۆ دیارێ بۆ شتەبی بینە زیاتر زۆر نییە ئەم ساڵ یەکەمان زۆر نییە. شربەتی مێوژیشی لە دروست دەکرێت ئێستا هەر ئەمە خۆی ئەتوانی بە شێوەی شربەتیش بیخۆی ئێستاەوە بەزەوسا خۆڵمان تێکرۆ چکە بۆی جوان هەڵچێ بەڵام لە توانی وەکو شربەت بیخۆیت بەس هەر ئەوەی کایکوشین ئەو تڵپی پێڵین ئەیکوشینێکێنە سەربان دوای لەوێ وشکەکەین ئەوش دیسان بۆ دۆشاو بەکاردێ هەندێکیش بەکاری دێنن دوای ئەوەی کە تۆ پێویستیەکانی لێ بەکار بۆ حیوان بەکاری دێن بۆ زستان باشە ئیسفادەی لێەکەن بەڵام ئەمەژە کرێ بۆ دۆشاویژە بێ بە ترێبی بی لە جاریان ناوشار لێ دەکەن بۆ دۆشاو بۆ شربەت بەکاری دێنن دوو جۆر ترێژمانەیە زیاتر سپیکەیە و ڕەشکەیە ئەگەر سپیکە بێ دۆشاوەکەی جوانتر دەرەچێت بکرێ بە دۆشاو بکرێ بە باسوق و سزوق بە شێوازی تر زۆر شتی تر بەکاری دێنن بەڵام هەر کەسە بۆ خۆی ویستی خۆی بەکاری دێنێت ئەما بێ ئاگرەکەی زۆر بێ ئەمە بە چیلکە بەکاری دێنێت هەتا ئاگرەکەی زۆر بێ جوانتر هەڵەچێ ئاگرەکەی زۆر بێ ئەگەر ئاگری کەم بێ جوان هەڵناچێ بەس ئاگری زۆر بێ باشترە بەس بۆ کاتی ئەوەی کابێ بە دۆشاو وردەوە دەیەوە چکە ئاگری زۆر بێ هەڵەچێ ئەوەشە بە ئاگری کەم بێ بۆی جوان وردەوە دەتێکی دەی هەتا بۆی جوان ببێت ئێستا پێڵین هەر ئاوەکەیەتی شەربەتەکەی تا ئاکوڵەکە کوڵا ئەمە تامان پیسیە ئەوە یە بەهۆی گڵمان تێکردووە تۆزە خۆڵمان ئەو پیسیە هەڵە چێنم نەولاوە فڕێاتە دەرەوە پاکیەکاتەوە ئەو گڵا جوان پاکێکات و دوایی لەسەر ئەو جارێکی تر ئەی کوڵێنینەوە هەتا خەس دەبێتەوە کە خەس بووە جوان ئاوا فاسیەکەین ئەگەر زۆر هێواش بوو جوان خەس بوو ئەنجا داگرین کە دامانگرت ئیتر خۆی هێواشە بێتەوە دوایی بەکاری دێنی تر بۆ فرۆشن بۆ ماڵەوە بۆ خۆت زیاتر ئەمە زستانان ئیسفادەی لێکەین لە دۆشاو ئەو گڵی کە ئیهێنن چ گڵێکە لەکوێ ئیهێنن خۆی گڵەکە گڵی سپیە ئێمە هەمانە گڵە ئاڕوسواری پێڵین سەرکەڵکێ لێو کۆیەکەینەوە هەیە چین هەڵیەکەنین گڵێکی سپیە جوانە هەموو گڵێگە بێ بەڵام زیاتر گڵە سپیەکە باشترە ئەوە بەکاری بێنین ئەوە جوانتر دەچکە هەڵیە ها هەڵێساوەگە دیقەت بی وردەوەدا هەڵیا بەس هێشتا ماوێتی جارێکی تر تێەکەین با پڕ بێ تقریبان تا ئێرە پڕیەکەین ئەم قەراغا بۆی کە پڕ بوو تۆزێک هەڵەچێکە خۆڵ پێ هەڵەچێ بەم لەولایە ئەم پیسەیەتە دەرەوە ئەتر کە زانیمان بوو بە زنگای ئەمە زنگەی پێڵین ئەمە هەموو کەفە ئەبێ بە پیسەکەی لە ملاولاوە فڕیاتە خوارە دوای کە زانیمان زنگێکی تەواوی لە دروست بوو داگرین هەتا خۆی ئەنیشێ ئەو پیسی و خڵتێن ئێمە ژەی پاڵێوین تەواوی ترشی و تاڵیشتیشی نامێن باشی دایگە ئەحواڵە تۆ چۆنی شکر باشی چۆن تا دەگەن باشی ئێوە چۆنن ئەحواڵتان چۆنە باشن بەساقەوم زۆر سپاس ئێوە چۆنن ئەحواڵتان چۆنە بەساقەوم زۆر سپاس جیاوازی ئێستا و پێشتر چۆنە وڵای ئێستا وەکو ئێستا جاران ئیش و کار زۆر بوو هیلاکەت زۆرتر بوو بەس ئێستا بە بۆنی ئەوە خەڵک ماڵات و شت کەم تڕ ئەگرێ ئەتر حیوان و شت کەمە
ئێستا ئەوە نەماندوونین ئێمە وەکو جاران بەڕاستی ئێستا کارەبا هەیە بەڵێ ئەترێسا ئێمە شەرچیمان هەیە وەکو خەڵکی سلێمانی جل سۆرین و خەڵک داوای لێ هاتۆ لێرە غەساڵی قاف سۆرینیشی هەیە بەڕاستی فەرقی هەیە بەڵێ ئەرکی سەرشانی خانمان بەڵێ بە تەئکید ئیتر جاران بە تەنورنانوانەکرێت ئێستا بە پەرمێزدانەکەین هەروەکو خەڵکی ناو شار ئێستا ئەوەنە هیلاکیمان نییە بەس ماڵی تایە ماڵی تیا ئێستا ژمەڕ و ماڵاتی هەیە و ئیتر کۆمەڵێ ئیشوکاری دەرەوەی هەیە بەس ئێمە وەکو خۆمان ئەو هیلاکەتیەمان کەمترە بەڕاستی بەڕاستی ینی خانمان بەشێکی کۆمەڵگان کە بەڕاستی ماندوو بە تەئکید لە گوندەکانی کوردستان زۆر ڕاستە خۆم نمبینی بێت ئەیزانم بیستوم مادای زۆر ڕاستە منکم بووی باس کردوون کە ئەرکەکانی گوندچی بووە وایە بەڕاستی ئەو خانمانی کە لە نیوەی شەوە هەستاون خەریکی بە تەئکید دایکی منی شەکێک بۆ لەو ژنانە بەڕاستی کە بەڕاستی جێگە دەستیان دیارە وایە زۆر ڕاستە خۆش بێ لەشیان ساغ بێ ئامین یەخوا لەشیان ساغ بێ ینی ئەم تەکنۆلۆژیایی ئێستا هەیە بۆ خانمانی گوندیش سوودی بینیوە بە تەئکید ئێمە شەروەکو خەڵکە بڵێ هەروەکو ئەفرەتانی ناو سلێمانی بەڕاستی تەکنەلۆژیامان هەیە و ئیتر لە هەموو شتێکە زانیاریمە ئەو بابەتی بۆ میوە و شکردن و تەماتە و شکردن وەڵاهی ماومانە بەس وەکو جاران نییە وەکو جاران کەمترە لە جاران بەڵێ بۆ هۆکارێکە میوە هات و با بڵێن تەڕتۆڵەکە ئێستا لە زستانی ئێستا ئێمە وەکو خۆمان ئەو چەموهینمانەمووی وشکی کردووە ئەوەی ئەشیکا بە بیری ئینتیوازی و بە بیری دەست و ئەمانە ئەیکە بە ئاوی ماڵەوە ئەیکە بەس ڕەنگە نەتوانێت ئەو بەرهەم نەوەڵا هەر مالومە بەعام ئاویشی کەمە بەڕاستی ئێمە جاری وایە زۆربەی جار ئاوە کڕین بەڕاست بەشمان ناکات چونکە مالومە خۆی دیەکی زۆرە گەورەیە هەموو ڕۆژێ بیرەکەمان 16 سعاتی ئیشەکە هەموو ڕۆژێ بەردەوام ئیشەکە بڵێن بە 3 بەش ئاومان بۆ دێتەوە تا ئەگاتەوە سەر ئێمە ئەبێ بە 3 ڕۆژ یعنی ئەوە ئاوەکەمان پێئەگات بەڵێ خۆش بێ لەشتان زۆر سپاس لەشی قوربانە یەخوا بەخێر کاتێک کاتێ سەردانی گوندەکانەکە ینی هەست ئەەکەی کە ئەو دابوونەری تەجوانەی ناو کۆمەڵگا لە گوندەکانەوە کە سەرچاوی گرتووە هەر ماوە هەر زۆر ڕاستە زۆر ڕاستە وایە ئەڵی زۆر ماندوومان کردن خۆشحاڵ بووی زۆرێک وەڵام نانا وەڵا خۆشحاڵە بین یەخوا بەخێر بن سەر چاو خۆتان خاوەن ماڵن ئیترێمە ئەوە خۆشحاڵین کە ئێوە بێن بەڕاستی بە ساقۆم زۆر سپاس ئێوەش بەخێر خۆشحاڵ بووم یەخوا بەخێر بن سەر چاو بەخێر بن لنا رشمالي خيلان لناوشيلي قران كي جا كردي چاوك دي بولاي دلدار بوجي جوان بچر پودم تكانين و بالنجا قرآن بيرو مردوشين دل برلهي و اوين شجوانا روستانه دل آخر پیمستانه چجوانا روستانه دل آخر پیمستانه لگوشی چیخ دل داری چاوای رشد لاری خدا آخو کی دل بر بی بوجی جوان بو دل داری لپر ابین دل بری وقفلی وستا پری پیکری لاجی جوان لنا دیاری چنجوانا چۆنن؟ چۆنی؟ باشی بە ساقا ناو چییە؟ محەممەد ئەی تو ناو چێ خەپێک سەرهەنگ سەرهەنگ سەرهەنگەی تۆ؟ ئامار ئاماری گوندەکە لایە؟ ئامانج؟ نە ئامار تەواوە ئامارزانی یعنی چی ئامار؟ ها یعنی کۆکراوەی ئەو شتا ئەو زانیارانەی کە هەیەوە نیە؟ ئە تۆ زانیاری زانێ سەر گوندەکەی خۆتان؟
الله نا والله لە پۆلی چەنی؟ چوار ئەی ئافرم زیرەکی؟ بەڵێ ئەی تۆ؟ منە پۆلیسیم پۆلیسێ؟ بەڵێ ئەی ئافرم زیرەکی؟ بەڵێ ئەیتر وا مەکتەبە کرێتەوە ئاگادارن؟ بەڵێ بەڵێ پێتان خۆشە؟ بەڵێ ئەیتۆ بەڵێ زۆر یاکەم زۆر زیرەکەن یعنی بەڵێ ئەی ماشەڵڵا ئافرم هەر سەرکەوتوو بن ئیشەڵڵا گوند خۆشەوە نییە؟ بەڵێ مامۆساکانیشتان باشن بەڵێ لێیان ڕازین؟ بەڵێ بەڵێ باشە یخوا لەش تا ساغ بێ هەر سەرکەوتوو بن باشە؟ باش دەی خۆ حافیز خۆ حافیز کاکە بچکۆل ناو چی بوو؟ ناوم پابندە پابند ئەی تۆ؟ لاوەند لاوەند؟ پابند و لاوەند بران وەنیە؟ با باشە یخوا تەمەند درێژ بن لە پۆلی چەنی؟ ئەم ساڵچم بۆ چوار ئافرم ئەی تۆ؟ ئەم ساڵچم بۆ سێ بۆ پۆلی سێ؟ ینی ساڵێک تۆ گەورەتری لە براکە و من یەک ساڵ دوا کەوتم لە پۆلی یەک بۆ لە ئینگلیزیەکەم کوردی قورسە بووم کوردی قورسە بوت؟ یعنی ئینگلیزی باشتری؟ بەس ئەم ساڵ چاکتر بووم لە کوردی ئەی زۆر چاکە ئێستا تۆ لە چوانەیەکە زۆر زیرەکی؟ والله ئینگلیزی ئینگلیزی؟ ئەی ئافەرمادە قسێکم بۆ کوڕ ئینگلیزی؟ هەلو بڵێ چۆنن باشن؟ Hi everyone, how are you today? I hope you're good today. Never feel bad. باشە سەزانین چیم بۆ بڵێ سڵاوێک کە لە بینەرەکانی من ئەنجا بڵێ من لە پۆلی چوارم و لە ئینگلیزیە زۆر باش. Hi everyone, and I'm in fourth grade, and he's going to be in third grade the next year. ئەی ئافرە ماشەڵڵا زیرەکی تۆش هەروای کورە ئافرە ماشەڵڵاتان لێبێ ئێشتێکی زۆر زۆر باشە کردووە کەواتە ئێوە ئەوە ئەسلمێنن کە گرنگ نییە لە گوند بیان لە شاربی هەر کەس بێوێت مەبەستی بێ فێر ببێت وەکو ئەم دوو برا جوانە فێری ئینگلیزیە بێت وایە؟ وایە کەواتە ئێوە بەتەمان زیاتر بەرەو پێش بچن و زیاتر ئازیرەک ببن و زمانەکان هەمووی بزانن؟ والله من جارێ نازانم من هەر دوودانە زانم ئێستا ئینگلیزی و کوردی بەس وا بزانم عارەبی فێر بم ئەنجا ئەتەوێت عارەبی فێربی؟ ئاوا مەکتەبەکەمەوە فێرمەکە ئەی زۆر باشە ئەی تۆ؟ من کوردی و ئینگلیزی لەگەڵ بیکاری ئەزانم زۆر باشە زیرێکیشی وایە؟ تۆش ئاوا ئینگلیزیە زانی؟ دە باشە دێبم تۆ فێرە کردووە؟ ئەی ئافرم لەشتان ساغ بێ هەر ئاوا زیرەک بن هەر ئاوا پەرە بە توانەکانی خۆتان بن باشە؟ باشە بۆی ببن بە یەکێک لە نمونونەکان لە ناو ئەم گوندەیە باشە؟ دەستان خۆش بێ دیێڵەدەی تۆش بایەکم بۆ بکە و بە ئینگلیزی بڵە خواتان لەگەڵ بای دەی بڵە خواتان لەگەڵ بە ئینگلیزی؟
بڕێن دانیشتن ساعکی بخۆن و نانێکی بخۆن زەهرە ڕەشید معرف زهرة رشيد لا زهرة جا زهرة يعني شي زهرة والله تزعم لحالي خوشويستي يعني تي يعني والله كي جوان هذا باخ ام كنت البرقه بعد البرقه كي جوان امر الشيش ما شاء الله جواني بخوا صدوق سزينه مكردوا خوا بخير يا خوا هر باش بيت تمروز بيت تو ورا دوز يقسم بوب كورا ما كمان تو كيوم بقرا مرة ما شاء الله عليكم دابا انا قليم تخوا بخير يا خوشويستانه ديال توني بقليم اي صدق خوشم بس اصلا شرط انا قال مكانين بولام حقمني بلا والله اخوتي زابون اي بولاي من ديم بولاي من خدمتي اما بس قربان يا زاراتو بولا بس بارتي زبي سردان كن سردان وابا خير سرسا بس قندا كم بوك ايشي قندا كم والله ايشي قندا كي سيحر واتري وسوالي وسوار صار بيصار يسلقني اني بار هنا كاي بزق مكا صار ما كاي با قري يكش الدنيا وسوار صار نورا فقير وزار تساوي لويا كاتي كيبي اوشي نامينه استا كميان بخومم خواني بريك كاس بعيش لك مانكا او سوالو تري فيها في خوش حال خدمتي كاينو كوج بخيو مانكا دكاتي تي تصرف ريزنيا نا والله صلشيتان حيس ماني اگر سوالو شو تري ما انا بيش دوكي لدا كرشينيا اي كان بتشي اتري اگر ببي كاين بدور شاوي كاين بميوش اتي او توارجا كاينو وشكي كاينو يفروشين بوجيان ما بعرف بس سكاني زين سهيجني نعم والله نور عمدي اقرا اوي وبريني عايشني وي خوي بقول بس الفي ما خوص لي ربين وتنا شو لك كا باشاك شو لك شيء يجري على وتنا ربع من امس لك ابدا زم وتن لاسيا اتصل بحرك صرصري بي اني شتا اباكي كل دعك تعبك اري وتنا كتعرض ارم في خوشا اواي باوكم اري والله وطنها خوشا اي سوانا والله وتاني باو بافيل معنا اي شلون شو صار ليري لا كنا كاكا بس انت صاريات وما منات ايرا بس يعني صالح اري والله انت ابو صالح خود بين اشتاوشبو شو بو ايراني انت كليراني قراينا وانا اللي باينزان دا انا اللي انا راسي قدري شاده قلتي انت هاتي نوير واحد دانيش فينا وصل لو كاتب خذ ليري اري يا اخوالي شو لا قربة ليرة إشي خانمان شونا إشي خانمان والله عقل عيش بيه مش تيشو كان قال إشي سبت كان بيشتر إشي إيرا أركي إيرا لسر خانمان زور بوليس أي سوان نا والله سباش بزاران خواني بره إسا كان أقري غاسي مشتغل إسا يزنبو أصلا أنا وتشنو بدارياكي أمش نزوان أنا دانش نبرستر أما نزلانا أما متماتان زين تماتي كردي لسا مستوى هاتوا وقصا شلو نبو ساول لحلاقة كي ببيني ونشلو هالشلوية أصلا إخواني بالربع يعني كانوا بارا يناي وأنا هلا درس بس يا مدي كسر لدا وين يبون بس صار رحمنا ما هو والله برانا يداب برايسة الإخوان راسي كم نبي من بخوم تيربخوم بخوا علاقة كي صارنا وبعضيكي بخوا ساوتنا ومومتا دول الريوة الصوامة وبصدوا أنا بو بخوا ما روشوا خرصوا ما من دائم شو أربزن كنزن بيسمع ريدي سنة برا جاران أنزع بخوم خاتي ما كنت بخوم شتمات سني بخوم لا بخوا استايسن بيناك أم ربي يكشتوني أم زختك كشتوني ليش سالفة يا داني رخصني داني أنكر ماتوا أي دكتور إيه لك أنا أبي وأخوي أبي خدمتي خوت كي بداني سي صراحة كيف كي يبيم ناخرته بدور راسي توركم تنا ولا دين زوري لاعبون بيري وأمر توزي نشوته وسكارة باك وكسزين ممكن بخاخة كم والله الرام وصامتم كاسين نمسؤول مبخوا نامرم خوايا نامري صعداي أي بس أنا ماني هنا وزين معنا بالبمان باللي ما مشتو وشي جلتان لسه أي إيه نبو إنتش نبو هاي تكين يبيم منات سطلك تقولي ما صار أنا سطلي جنبو تنا كهبو بنك يمو كنبو بني اسمع بيه وأنا اسمع بيه أنا بلش ما نعمو أتخواري أري الله تعالى تونجت يا ما بيعطيني هو بيني مرينا أخواري بين وقشني يصخان من أبوني يصاني ورجل ما استنخ خسكين أري والله تستنى عن ما أنا كردو بخواش يستفر ده يستاشيلو من أنا كردو أري والله يصفنا تواني ما ريكم أري بخوا مشتك ما كردو يصخان من أما من على من بخي كردو حزتي شنو ويصاحب حزات وتصخر يصير نابن أنا الشرية كان صار موبايلي أنا صار موبايل شو جونا كابران تلفوني بكرة داس مسؤولة أنا كذا أتوقع كابران بتلفون ما كان سيبولي ما بخبر بانتام خشنا خوشنا بيصل ده في خوش حرم ده يضربون جوا
ماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان. گوندی مالومەی دۆڵی جافایەتی جگەلەوەی خاوەنی سروشتێکی زۆر جوان و دابوونەریت و ئادابێکی کللتوری تەواوە، خاوەنی چەندین چیرۆکی ناخۆشە کە بەهۆی ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراقەوە بەسەریدا هاتووە. بەڵام ئەوەی لێرە زۆر جوانە و جێی ڕامانە ئەوەیە کە خەڵکەکەی زۆر پەیوەندێکی کۆمەڵایەتی پچەویان هەیە، تا ئێستش تەواوی کارەکانی ناو گوند پێکەوە ئەنجام دەدەن. زۆر سپاس بۆ گوندی مالومە کە میواندارێکی زۆر باشیان کردین. داوای لێبوردن لەو کەسانە دەکەین کە نەمانتوانیوە بردیاریان شاد ببین. بێگومان لا پرۆگرامێکی لەم جۆرەدا ناتوانین تەواوی چیرۆک و تەواوی دیمەنەکانی ناوگوندەکە بهێنینە سەر شاشەی ماڵەکانتان، بەڵام ئەوەی لە توانای ئێمەدا بێ ئەنجاممان داوە. سپاس بۆ ئەو تیم موستافەی کە ئەمڕۆ لەگەڵ مندا ماندوو بوون، سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. ئەمەش گوندی مالومەی دۆڵی جافایەتی بوو. تا پرۆگرامێکی تری گەشتی زریان پێتان شاد دەبمەوە، شاد و بەختەوە خاتان لەگەڵ. خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لە پێڕابینێ دڵباری وەک پەری وەستاوە پەری پەیکەری لە جێ جوان لە نادیاری چەند جوانە ڕاوەستە دڵە خوڕ